ووەڵامدانەوەی بابەتی ڕەوابوونی حزبی شوڕی کوردستان وەڵامدانەوەیەکی ئامادەکراو نییە، ڕەچەتەیەکی ئامادەکراو نییە کە ئێمە لە هەر مۆلەیەکدا کە یادی ڕاگەیاندنی حزبی شوڕی بکەین یان یادی لەدایکبوونی حزبی شوڕی بکەین کە هەمان ئەو ڕەچەتەیە یان هەمان ئەو بابەتە دووبارەکەینەوە. لە ڕاستیە ئێمە لەلایەکەوە پێویستمان بۆ هەیە بە بەردەوامی بۆ جەماوەری گەلەکەمان بۆ خۆمان ئەوە بسەلمێنین کە حزبی شوڕی لەناو ئەم کۆمەڵگایە حزبێکی پێویستە و ئەم پێویستیە ڕەوابوونەدا بەبوونی حزبی شوڕی. بەڵام جگە لەو بابەتانەی کە پێشتر باس کراوە سەربارەت بە ڕەوابوون و بە پێداویستی حزبی شوڕی، پێمان وایە بە بەردەوامی ژیان کۆمەڵێک پرسیاری ئاڵۆز ئەخاتە ڕوو و ئەو پرسیارە ئاڵۆزانەی کە ژیان پێخاتە ڕوو پێویستی بە وەڵامدانەوەیەکی بابەتیانە هەیە لەلایەن حزبی شوڕیەوە و ئەو وەڵامدانەوەیە دووبارە ڕەوابوون و بە بابەتی بوونە بەشێر بە بوونی حزبی شوڕی کوردستان. پێشتر ئەگەر بگەڕێنەوە لەو کاتەوەی کە حزبی شوڕی کوردستان ڕاگەیەنراوە و ئێستاش باسی ئەوەکەین کە حزبی شوڕی کوردستان حزبی تێکۆشانی نیشتیمانی و تێکۆشانی جینایەتیە بە بەردەوامی بە پێی ئەو گۆڕانکارانەی کە لە واقعی کۆمەڵایەتیە دەکرێت بە بەردەوامی ئەویش لە گۆڕانکاریدا. بەشێک لەو ئەرکانە کە پێشتر باس کراوە ئەو ئەرکانە جێبەجێ نەکراوە و جێبەجێکردنی ئەو ئەرکانە کە باسی تێکۆشانی نیشتیمانی و جینایەتەکەی ئەرچێک نییە کە تەنها حزبێکی سیاسی جێبەجێ بکات، چونکە جێبەجێکردنی ئەرچی نیشتیمانی و ئەرچی جینایەتی ئەرچێک کە پەیوەندی بە هێزی کۆمەڵایەتیەوە ناو کۆمەڵگا و ئەو هێزە کۆمەڵایەتیانەی کە ناو کۆمەڵگا کە لە چوارچێوەی ناکۆچی و لە چوارچێوەی ململانێتدا دەژین، ئەوانە بیر و بۆچوون و بەرنامەی خۆیان دەخەنە ڕوو و تێکڕای ئەو بەرنامانەی کە دەخەنە ڕوو بە بۆچوونیەوە ئەچێتە خانەی ئەو ململانەیە یان ئەو ناکۆچیانەی کە پەیوەندی بە تێکۆشانی نیشتیمانی و بە تێکۆشانی جینایەتی هەیە. بۆیە گرنگە ئێمە بە بەردەوامی وەڵاممان هەبێ بۆ بابەتە نوێیەکان کە ڕووبەڕوانە بێتەوە. بەشێک لەو بابەتە نوێیانە پەیوەندی بۆ هەڵبەستەوە هەیە لە ئەوەی کە ئێستا ڕووەدا، چ لەسەر ئاسی ناوخۆیی، چ لەسەر ئاسی هەرێمایەتی، چ لەسەر ئاسی پەیوەندی لەگەڵ عێراق، چ لەسەر ئاسی ناوچەکە بەگشتی و چ لەسەر ئاسی ئەو هەڕەشانەی کە دەکرێت لە ئاشتی و لە چارەسەرنەکردنی عادلانەی مافی گەلان و یان مەسەلەی ڕەوای گەلان لە ناوچەکەدا. لێرەدا پرسیاری سەرەکی کە ڕووبەڕوومان دێتەوە ئایا ئەو وەڵامانەی کە حیزب دەکاتە ڕوو ئایا زێدە و یان بەرهەمی دانیشتنی ژووری داخراوە و کۆبوونەوەی داخراوە یان پەیوەندی بە خودی واقعی کۆمەڵایەتیەوە هەیە کە ئەو واقعە کۆمەڵایەتیە مامان لێکە کە شیکردنەوەیەکمان هەبێ دوو چەمکی مەترسیدار کە چەمکی ڕەزبەویەتە یان ئارەزویە و یان چەمکی زاتیبوونە خودیبوونە.